بسم الله الرحمن الرحیم. هەر لە بابەتی ئاوینە ڕووتەختەکان ئەویش بەندی 2 بۆ 5 باسی بابەتی دەکەین. ئەویش بابەتی یەکسانی گۆشەی لێدان و گۆشەی دانەوەیە. بابەتی دووەم یەکسانی گۆشەی لێدان و گۆشەی دانەوە. قوتابیەکان وە لە کۆتایی بابەتەکە ئینشاءالله پرسیارێکی کورت بۆتان دەنووسین، دەتوانن وەڵام بدەنەوە بۆ ئەوەی کە بزانین چەند تێگەشتگرن لە بابەتەکە و هەر پرسیارێک بۆ چاپی لە هەر شوێنێک تێنەگەشتی دەتوانی هەر لە کۆمنتەکە پرسیارەکە بنووسی، ئینشاءالله پێی پێویست یامە پێی توانە جواب دەینەوە. یەکسانی گۆشەی لێدان و گۆشەی دانەوە. ئێمە کاتێک ڕووناچیک تێت بەر ڕوویەک دەکەفیت، ئەوە ڕووناچیەکە گوتمان ئەگەر هاتۆ ڕووەکە ڕێک بیت بەڕێکی دەدرێتەوە. بۆ ئەی منهەجی پۆلی 10 کامل هەمی باسی ڕووی ڕێک دەکەت، ئەنی هیچ نمونونەکان هەمی شیکار دەکەت لەسەر ڕووی ڕێک. کاتێک مە ڕوویکی ڕێکمان هەبیت وچی ئاوێنەیەکمان هەبیت، کاتێک ئەگەر بێت و ڕووناچیک لێزەر یان ڕووناچیک هەر ڕووناچیک هەبیت بەر ڕووەکە بکەفیت، ئەگەر ببینین بەر ڕووەکە بکەفیت بەڕێکی تێت و بەڕێکی دەدرێتەوە. سەیرکەن ئاوێنەکە کاتێک ڕووناچیەکە بەر ڕووی دەکەفیت بەڕێکی دەدرێتەوە. بۆیە لە فیزیا دەرێت یەکسانن گۆشەکەی لێدەر و گۆشەی دانەوەکە یەکسانن. ئینشاءالله لە پارچە ڤیدیۆی دیکە بۆتان دادنم کە بە عەمەلی باسی گۆشەی لێدان و گۆشەی دانەوە دەکەم. بەس لێرە داخۆ شەرحەکە وتان بڵین، پێناسەکە وتان بڵین. گۆشەی لێدان پێناسەی چییە؟ گۆشەیە نێوان تیشکی لێدەر و ئەستوونی سەر ڕووە ڕووناچی دەرەوەکە لە خالی لێداندا. گۆشەی دانەوە گۆشەیە نێوان تیشکی دراوە و ئەستوونی سەر ڕووە ڕووناچی دەرەوەکە لە خالی لێدان. و ئێمەش دەڵێن گۆشەی لێدان یەکسانە بە گۆشەی دانەوە. گۆشەی لێدان بەس فێتەیە، گۆشەی دانەوە فێتە خەتی لەسەر دەڵێن فێتە داش. ئەگە بە وێنەوتان ڕوونکەینەوە بزانین گۆشەی لێدان و گۆشەی دانەوە چ گۆشەیەک دەتە گۆشەی لێدان و چ گۆشەیەک دەتە گۆشەی دانەوە. ئێمە ئەگەر ڕوویەکمان هەبیت ئەیە ڕووی ئاوێنەیە، حەسا دەکەین ئەی ڕووە ئاوێنەیە. بۆ دۆزینەوەی گۆشە پێویستە ئەستوونێک لەسەر ڕووی ئاوێنەکە چاپکەین، کە ڕووی ئاوێنەیە ئەستوونێک دەویت دروست بکەین لەسەر ئاوێنەکە، کەواتە خەتی چا دەکەین؟ ئەی خەتە دەڵێنە بەی ئەستوونی سەر ڕووەکە. خەتێکی خەیالیە، ئێمە دامان نایە بۆ دۆزینەوەی گۆشەی لێدان و گۆشەی دانەوە، کەواتە ئەی ئەستوونە دەڵێن بەی ئەستوونی سەر ڕووەکە یانی سەر ئاوێنەکە. کاتێک تیشکێک لێزەرمان هەبیت، لێزەرێکمان هەیە، کاتێک تیشکێک تێت بەر ئەی ڕووە دەکەفیت، بەرچەقی ئاوێنەکە دەکەفیت، دەڵێن بەی چێ؟ تیشکی لێدان. تیشکی چێ؟ تیشکی لێدان. ئێستا وێنەیەک چا دەکەین؟ تیشکی لێدان دروست دەکەین. چه تیشکە؟ تیشکی لێدان. دەڵێن بەی تیشکی لێدان، یعنی ڕووناچیەکە بەی گۆشەیە هاتیە. کاتێک بەر ئاوێنە دەکەفیت دەگەڕێتەوە، باشە؟ کە گەڕیاوە گوتمان بەڕێکیش دەگەڕێتەوە. ئەوەش ئەوە عەلامەتەکە چاپ بکەین، هێماکە چاپ بکەین کە ئەوە تێت و ئەوە دەگەڕێتەوە. ناوای تیشکە چییە؟ تیشکی دراوە، تیشکی دراوە یان دانەوە، باشە؟ ئێستا ئێمە بین بزانین گۆشەی لێدان چ گۆشەیەکە. گوتمان گۆشەیە لە نێوان تیشکی لێدەر و ئەستوونی سەر ڕووەکە. کا تیشکی لێدەر ئەیە تیشکی لێدەرە، کا ئەستوونەکە ئەیە ئەستوونەکەیە، کەواتە ئەی مەسافەیە دەبتە تیشکی لێدەر گۆشەی لێدان. ئەی مەسافەیە دە فێتە. بۆچێ؟ ئەی گۆشەی چیایە؟ گۆشەی نعمێنی چی وشیە؟ گۆشەی نعمێن تیشکی لێدان و ئەستوونی سەر ڕووەکە. ئەی مەسافەیە دەچێ؟ فێتە، باشە؟ ئەستوونی سەر ڕووەکە.
ئەگە ساکەین تیشکی دراوان گۆشەی دانەوە چ گۆشەیەکە گۆشەیە لە نێوان تیشکی دراوە و ئەستوونی سەر ڕووە ڕووناچی دەرەوەکە لە خاڵی لێداندا ئاگە سیرکەین گۆشەکە دیار بکەین گۆشەی نێوان تیشکی دراوە لەگەڵ ئەستوونی سەر ڕووەکە ئەی مەسافەیەدە چ ئەی گۆشەیە فێتە داش ئەو دەڵێن گۆشەی لێدان یەکسان بە گۆشەی دانەوە ئەگەر ئەی گۆشەیە سی پلە بیت گۆشەی دانەوەکەش چەند پلەیە سی پلەیە ئەگەر چل پلە بیت چل پلەیە هەشتێ پلە بیت هەشتێ پلەیە کەواتە هەرچەندە گۆشەی لێدان گچکەکەینەوە گۆشەی دراوەش گچکە دەبیت هەرچەند گۆشەی لێدان گەورە بکەین گۆشەی دراوەش بە هەمان شێوە گەورە دەبیت بۆیە دەبی بزانی ئەوەندەی لەسەر تووە دوو پێناسەکە بزانە و لەگەڵ ئەو یاسایە کە گۆشەی لێدان یەکسان بە گۆشەی دانەوە گۆشەی لێدان چییە گۆشەی نێوان تیشکی لێدەر لەگەڵ ئەستوونی سەر ڕووەکە گۆشەی دانەوە فێتە داش چییە گۆشەی نێوان تیشکی دراوە لەگەڵ ئەستوونی سەر ڕووەکە پایمە بزانین ئەگەر بڵین گۆشە لە نێوان تیشکی لێدەر و ئاوێنەکە دەکەتە چەند ئەگەیمە ئەی مەسافەیە بزانین بخوازین داواکراوێمە ئەی مەسافەیە بیت گۆشە لە نێوان تیشکی لێدان و ئاوێنەکە چونکە هەیە گوتمان ئاوێنەیە ئەی گۆشەت سوە لە دۆزینەوە دەنووسین 90 کەم فێتە کە 90 کەم فێتام کرد چ بۆم دەرەکەفیت گۆشە لە نێوان تیشکی لێدەر و تیشکی لێدەر و ئاوێنە کەواتە ئەگەر 90 کەم گۆشەم کرد گۆشەی نێوان تیشکی لێدەر و ئاوێنە بۆم دەرەچیت ئیستا من دەخوازم بزانم گۆشەی نێوان تیشکی لێدان و ئاوێنە چەندە دەنووسم 90 کەم گۆشەکە چەندە سیە یەکسانە بە چەند 6 کەواتە ئەی گۆشەیە چەندە 6 باشە باس ئەگە پرسیارم کرد گوتم فێتەمان چەندە دوێ فێتەمان سیە کەواتە تیشکی گۆشەی لێدان چیان گۆشەیە ئەوەی لەگەڵ ستوونەکەیە بەس ئەگە بڵێم گۆشە لەگەڵ ئاوێنە چەندە گۆشە لەگەڵ ئاوێنە چەندە تو چ دەڵێ ئەی مەسافەیە 90 کەم سی دەکەم چەند دەرەچیت 6 دەرەچیت بۆچە چونکە گۆشەی وەستاوە هەمی 90 پلەیە ئەی مەسافە هەمی 90 پلەیە سی لێ بچیت چەند دەمێنێتەوە 6 و هەروەها دەتانم بڵێم 90 کەم سێتە داش بکەم 90 کەم سێتە داش یەکسانە ئەهێ چ بۆمە دەرەچیت گۆشە لە نێوان تیشکی دراوە و ئاوێنە بە هەمان شێوە 90 کەم سی یەکسانە بە 6 کەواتە ئەی گۆشەش بە هەمان شێوە چەندە 6 پلەیە نەوەت کەم فێتە داش یەکسانە بە چەند پلە 6 پلە وە لە کۆتایی بابەتەکەش هەوڵێن کۆتایی بە بابەتەکە بینین بە بۆشاییەک پرسیاریمانی ناو بۆشاییەکمان دەست پێ کردیە ئەوەش چییە ئێوە دەتوانن لە کۆمنت ئەم بۆشایی پڕ بکەنەوە بۆ ئەوەی کە بزانین تا چەند لە بابەتەکە تێگەشتگەن گۆشەی لێدان فێتە گۆشەیە لە نێوان تیشکی لێدەر و چ گۆشەی لێدان گۆشەی لە نێوان دوو تشت گۆشەیە لە نێوان تیشکی لێدەر و بۆشایەکە بۆم کامل بکەن لە کۆمنت بە هیوای سوود